بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێبێت وا دیارە ڕۆژ دوای ڕۆژ نرخی غاز لە هەولێری پایتەخت ڕوو لە گرانبوون دەکات لە ئێستادا نزیکەی 5,000 دینار لەگەڵ ماوەکانی ڕابردوو نرخی غاز گران بووە لە چەند شوێنێک هەر بتڵێک غاز بەرامبەرە بە 14,000 دینار لە شوێنی تر بە 16,000 دینارە. من بۆ ئەم مەبەستە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ یەکێک لە فرۆشیارانی غاز بکەم. ئوستاز بێتە ئێرە سڵاوت دێبێت سپاس بۆ ئەم دەرفەتە پێم بڵێ ئێستا نرخی غاز بە چەندە و چۆنە؟ ئێستا عنا و معامەلی بە 12.5 بە 12.5 بە 12.5 بار دەکەین بە 13 دەفرۆشتن 13 لەگەڵ پێشووتر چەند 5,000 فەرقە لەگە بینەکەیندی هۆکاری ئەوە چێ نرخی غازوا گران دەبێ و نسم وڵا دەرێن دەڕواتن بۆ کوێ دەڕوات لۆزەیت کە بار دەکەم بە گران دەفرۆشت. ئەمە تأثیری لە بازاڕیەوە نەکرد تأثیری هەموو کەسێک کردیە فەقیر و فەقارەتە پێی ناکڕێتن. وەڵا تأثیری لە مەطعەمەکان کردیە لە فڕنیەکان کردیە لە ماران کردیە. وەڵا ماوەی چەندە بەو شێوەیە واگرێت؟ وڵا تەقریبا 15-20 ڕۆژە گران بوو. پێشتر عیبی نەبوو. پێشتر بە چەند بوو؟ پێشتر بە 8.5 بوو. یەک سەعات بوو هەمووی 8.5 بوو. بەس ئەو بینێ گران بوو. وەڵا هۆکارە سەرشەکەی چییە گەر بۆ مازیات ڕوون بکەیتەوە؟ دەڕوا دەرێن بار دەکەن دەڕوا لۆجێیت کە دەفرۆشن دەڕوا بە گرانتر دەدەن. ینی بۆ شوێنی تر لە دەرەوەی هەولێر بۆ شوێنیت کە لە دەرەوەی هەولێر ماوەی 15-20 ڕۆژە بۆ شوێنی 15 ڕۆژەها گران بووە. تأثیری هەموو کەسێک کردیە لە فڕنیانی کردێ لە مەطعەمانی کردێ لە ماران کرد مار هەر پێی ناکرێ فەقیرێ. پێشتر هەر بتڵەک غاز بە چەند بوو؟ 8.5 ئێستاش بە 13 و 4 ئەڵام بە 14,000 4-5,000 فەرق کردێ لەگە پێشتر. ئەمە نەبووەتە مای بارگرانی بەرێ وەڵا چۆنیان؟ وەڵی نانی کورد خەرک پێی ناکرێ عالم فەقیرە معاشی نییە و ئیش و کارەکەش نییە و ئێستا ڕانە من معامیلی خۆمێ نییە لە ئەو معامیلەکان دادرێن بەخوای بتلی 500 دینار غازانس دایمە سەری. وەڵا 500 وەڵا یەک بتەوە وەڵا یەک بت نانێت بە کرێ سایرەکەی دەربێ بەسە بەس بخۆ بڕۆ. وەڵا وەڵا زارێ بخۆ بڕۆی کەس نایێت دەبە دەرە معامیلە معتەلیە ناگەم بەس کرێ سایرەکەم لۆ دەربێ بەسە. سواس دەکەم. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی بوون گوتەی یەکێک بوو لە فرۆشیارانی غاز ئەوەک ئاماژەی پێدا ماوەی 15 بۆ 20 ڕۆژ دەبێت نرخی غاز لە هەولێری پایتەخت گران بووە و نرخەکە بەرز بووەتەوە لە پێشووتردا هەر بتڵێ غاز بە 8,000 تا 8,500 دینار بوو بەڵام لە ئێستادا نرخەکە بۆ 13,000 و 14,000 دینار لە شاری هەولێری پایتەخت بۆ هۆی چەند هۆکارێکی تایبەت لەوانە بردنە دەرەوەی غاز بۆ شوێنی تر و فرۆشتنەوەی گران بووە وەگەم فرۆشیارەی غاز ئاماژەی پێدا ئەمە بارگرانی ڕاستە و خۆی لەسەر ژیانی هاوڵاتیانی شاری هەولێر دروست کردووە. وەکەمیشە لە بوونی ئەرزانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.